لە گەلەری میترۆگرافی پێشانگایکی فۆتۆگرافی بۆ هونەرمەندی کۆچکردو و کامەران مەحموود شەوقی بە ناوی بەڵام کامۆش لە بیر ناکەین کرایەوە. پامنێرمان ڕێزان محەممەد لەگەڵمانە. ڕێزان سڵاوە لێبێ. سڵاو لە تۆش سەوسن. وەک خۆشت ئاماژەت پێە دیارە ئەم پێشەنگایە لە 28 مانگەوە کراوەتەوە بڕیارە تاوەکو 11 بەردەوام بێ. ئەم پێشەنگایە لە گەلەری میترۆگرافیە لە پشت پارکی دایکە هاوڵاتیان لە کاژمێر دەوە تاوکو کاژمێر 5 ئێوارە دەتوان بێنە ئێرە بینەری ئەو فۆتۆیانە بن کە هونەرمەند یاخود فۆتۆگرافەر کامران شەوقی وێنەی گرتووە لە شوێنە جیاوازەکانی کوردستان. منەمەوێ بچمە لای کاکاوڕێ کە بەڕێزیان فۆتۆ ئیدیتەری ئاژانسی میترۆگرافی بۆ ئێو زانیاریمان باتێ لەسەر پێشەنگاکە لەسەرەوەی چەند فۆتۆ نمایش کراوە و فۆتۆکان دەلالێت تا لە چی. کاگاوڕێ سڵاو لێبێ قسەمان بۆ کرد لەسەر پێشەنگاکە چەند فۆتۆیتایە و ئەو فۆتۆیانەش هێمایە بۆ چی شتێکی ژیان. بەڵێ پێشانگای بەڵام کامۆژ لەبیر ناکەین پێشانگایکی فۆتۆگرافیە بۆ فۆتۆگرافەر کامەران شەوقی کە ساڵی پار لە 28 ئۆکتۆبەرە کۆچی دوایی کردووە. ئێمە وەکو ساڵیادێک بۆ کۆچی دوایەکەی ئەو ئەرشیفە کۆنەی کاکامەرانمان کۆ کردوەوە لێرە لە پێشانگایە کاپیشانمانداوە. هەڵبەتە ئەم وێنانە بریتین لە 35 وێنەیەک تقریبن بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامە بێت و گرنگجی ئەم وێنانە لە ڕاستیە کۆمەڵێک وێنەی زۆر کۆنی لادەکانی کوردستانن ناوچە دوورە دەستەکانی کوردستان ئەوانەی کە ئاسان نییە بچیت کاری تیا بکەیت وەکو خانەقین و ناوچە جەناوەکانی وەکو کەرکووک و گەرمیان. ئەم مێژووە کە کاکامەران یەکێکە لەو کەمترین فۆتۆگرافرانی لەو سەردەمەیە وێنە و ژیانی خەڵکی دەکۆمنت کردووە. بۆ ئەم بە پێویستمانزانی وەکو ئاژانسی میترۆگرافی ئەم مێژووە یا بە بیری خەڵکی بێنینەوە یا لایەنی کەم هەوڵ بین کە ون نەبێت چونکە مێژوویشی گرنگە بۆ هەموو لایەک. ئێستا چین لای چەند فۆتۆیەک کاک هاوڕێ بەڵام سەرتا پێمان بڵێ ئەم بۆکسی لێرە کۆمەڵە کەلوپەری فۆتۆگرافەر کامەران شەوقیە چی و چین کەلوپەلەکان. بەڵێ ئەمە بەشێکی ئەو وێنانەیە کە ئێمە نەمانتوانیوە پرنتی بکەین و لە پێشانگاکەیە نمایشی بکەین بە سەبەبی ئەوەی یا کوالیتەکەی زۆر باش نەبوو چونکە وێنەکان زۆر کۆنن و بە کامەرەی نێگەتیڤ گیراون یاخود جێگە نابێتەوە ئەو هەموو وێنە پرنت بکەین. بۆیە باشمانزانی لێرەیە ئەو ئەرشیفە کەمەی کە دەستمان کۆت و پیشانی بین یەشێک لەوانە کە ئەو کامێرانەیە کە پێشتر فۆتۆگرافەر کە کامەران شەوقی بەکاری هێناوە هەنێک لەو فیلمە نێگەتیڤانەیە کە نەشۆردراوەتەوە هەنێک لەو کتێبانی کە کتێبی دڵخوازی کاکامەران بوو لێرە نمایش کراوە و کاکامەران ئیشی لە کاری سینەماییشا کردو چونکە ماستەرەکەی لەسەر وێنەگرتنە لە فیلمە لە مۆسکۆ لە وڵاتی رووسیا بۆیە هەندێک لەو فیلمانی کە تەسویری کردووە یاخود کاری تیا کردووە. ئەوەشمان بیر نەچێت لێرە کاکی واقادر نووسەر و ڕۆمانوس کتێبێکی لەسەر ژیانی کاکامەران و هەندێک لە ئیشەکانی لە چوارچێوەی کتێبێکا کۆ کردوێتەوە کە ئێمە بۆمان چاپ کردو لێرە ئامادەبووان یاخود میوانەکان ئەتوانن هەیان بێت. کاگاوڕێ با بچینە لای یەک دوو فۆتۆ بۆمان باسکەی ئەو فۆتۆیانە دەلالەتە لە چی دیارە لێرە وێنەی دوو منداڵە بینی پاشماوەکانی جەنگیان بەدەستەوەی جگە لەو مناڵانەی کە لە دوان قسەمان بۆ بکە لەسەرەوە ئەم وێنەی هی کوێیە دەلالەتە لە چیش. بەڵێ بەڕاستی لەبەرەوەی کاکامەران خۆی لە ژیانە نەمابوو ئێمە نەمانەتوانی بە دەقیقی بزانین وێنەکان لە ساڵی چەند ناگیراون بەڵام ئەزانم کە ساڵانی 1970 سەرەتای 2000ەکان بووە ئەوەی لەم وێنەیە بینی کۆمەڵێک مناڵن لە گوندی قزلەر کە پێم وایە ئەکەوێتە نزیکی مێرگەپانەوە کە پاشماوەی جەنگ تەقەمەنیەکانی پاشماوەی جەنگ بەدەستیانەوە ئەو مێژووە گرنگە کە ڕەنگە زۆرێک لە ئێمە مناڵیمان لە بری یاریەکانەوانەمان بینی بە یاریمان پێکردبێ بەڵام لەوە جوانترەوەیە کە هەر لە هەمانە و مناڵانە خەریکی سعیکردنن خەریکی کتێبخێنەوە و سعیکردنی خوێندنگاکانیانن بۆیە مێژوویەکی زۆر گرنگە کە ئێمە لێرە بتوانین بیپارێزین. کچێکی جوانی وردیلانەش بەرخێکی بە باوەشەوەیە ئەوە کوێ؟ ئەمە گوندی یاخسەمەرە هەڵان نەبم ئەکەوێتە نزیکی چەمچەماڵ و کەرکووک و مەنتیقەی گەرمیانە کە دیسانەوە ژیانی ئەو لادەیانەیە کە پیشانیەدات کە ئاژەڵەکانە پەیوەندی مرۆڤ و ئاژەڵە سادەی ژیانی ئەو خەڵکەیە ئەو مێژووی کە کورد بەشێکە لە کللتورەکەی کە ئێستا وردە بەداخەوە یان لە بیرمان کردو یاخود لە ناوەچێت
ئیتر وێنەکان شاری سلێمانی تایە، شوێنی گرنگی شاری سلێمانی تایە و سەردەمی ئەو کاتێک کە پێشمەرگە لە شاغ بوو سەردەمی ڕژەمی بەحسی تایە وتیاتی وێنە هەیە کە کێشەی گەورەی بۆ کامەران شەوقی دروست کردووە لە سەردەمی بەحسا کە پیشاندانی شاخەکانی کوردستان و پێشمەرگەکان و ژیانی کوردەکانی ئەو کاتە بوون. ڕەنگە کاکامەران خۆی لێرە وایە لە هەندێک فۆتۆکانە تعبیرێکی هەبواە ئێستا ئێمە بینین ئەو دیوەی تری نەزانین کە ئەو بەچمە بەستێک و فۆتیانەی گرتووە. دەست خۆش کاگاورە دەستی خۆش بێسپاس بۆ تۆ. سەرسان دیارە ئەو زانیاریەکانە پێشەنگاکە لە 28 دەوە کراوەتەوە کە ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند کامەران شەوقیە و تاوەکو 11 بەردەوامە بێ ئەو کەسانی کە خوازیارن ئەم فۆتۆیانە ببینن دەتوانن سەردانی گەلەری مێترۆگرافی بکەن لە پشت پارکی دایک ڕۆژانە لە کاتژمێر 10 بۆ کاتژمێر 5 ئێوارە.